ململانێ و کێشمەکێشی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغداد لەبارەی دۆسیەی نەوت بەردەوامی هەیە. لە دوایین هەنگاویشدا حکومەتی هەرێم لە دادگای لێکۆڵینەوەی تاوان لە هەولێر سکاڵایەکی لە دژی ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق تۆمار کردووە. بەپێی زانیاریەکان ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە بەوە تۆمەتبار کراوە کە فشاری دروست کردووە لەسەر کۆمپانیا بیانیەکانی نەوت کە لە هەرێم کار دەکەن بۆ هەڵپەساردنی کارەکانیان تا نەخرێنە لیستی ڕەشەوە. هاوکات حکومەتی هەرێم وەک لایەنی سێم داوای لە دادگای بازرگانی فیدراڵی کردووە ئەو سکاڵای وەزیری نەوت دژی کۆمپانیا بیانیەکان تۆماری کردووە هەڵپەسێرێت تا سکاڵاغی لەسەر وەزیری نەوت لە دادگای لێکۆڵینەوەی تاوان یەکلایی دەبێتەوە. ئەم سکاڵایە لە کاتێکدایە کە پێشتر وەزیری نەوت لەبارەی دەرهێنانی نەوتی هەرێم بە نایاسایی لە دادگای بازرگانی سکاڵای لەسەر 7 کۆمپانیا تۆمار کردبوو. سەبارەت بەم بابەتە محەممەد عەلی مەحموود دادوەری دادگای کەرخی بازرگانی ڕایگەاند سکاڵاکەی وەزیری نەوت بۆ 20 ئەم مانگە دواخراوە بە مەبەستی بانگێشکردنی نوێنەرانی سەرجەم کۆمپانیەکان و ئامادەکردنی بەڵگەی پێویست لەسەر دۆسیەکە و ناردنی نوێنەرانی یاسایی کۆمپانیەکان. کۆتا ڕۆژەکانی مانگی ڕابردووش پەرلەمانتارێکی عێراق بە تۆمەتی جێبەجێنەکردنی بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە وەرگرتن و سەرپەرشتی نەوتی هەرێم بە هەمان شێوە سکاڵای لەسەر وەزیری نەوتی عێراق تۆمار کرد. لەلایەکی دیکەوە بەپێی لێدوانی عەلا یاسری بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ لە بەردەم پەرلەمانی عێراق وەزارەتی نەوت تەنها بەو ڕێکارەوە ناوەستێت کە سکاڵا لەو کۆمپانیا نەوتیانە تۆمار بکات کە لە دۆسی نەوتی هەرێمدا کار دەکەن بەڵکو سکاڵاش لە سەرجەم ئەو لایەنانە تۆمار دەکات کە نەوتی خاوی هەرێم دەکڕن لەو بانکانەش کە سەر بە حکومەتی هەرێمی کوردستان و مامەڵەی پەیوەستیان لە بابەتی نەوتدا هەیە. الحكم بعدم دستورية قانون النفط والغاز لحكومة أقليم كردستان. پێشتر لە 15 مانگی ڕابردوودا لە دانیشتێکی تایبەتدا دادگای فیدراڵی بڕیاریدا بە هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێم و نایاسایی بوونی فرۆشتنی نەوت لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە. بڕیاریشیدا نەوت ڕادەستی حکومەتی عێراق بکرێت لە بەرامبەردا حکومەتی هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای دەستوری بە نادەستوری و نایاسایی دادەنێت و دەڵێت قابلی جێبەجێکردن نییە. هاوکات ڕۆژی دووشەمەی ڕابردوو مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق جەختی لەوە کردەوە کە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ دەکرێت. هەر لە کاردانەوەی ملکەز نەبوون بۆ بڕیاری دادگای فیدراڵی پەرلەمانی عێراق بەبێ ئەوەی هەرێم لێی سودمەند بێت پرۆژە یاسای ئاسایشی خۆراکی پەسەند کرد.